گەرمکردنی ڕۆن خراپە. ڕەشکە و کونجی زۆر باشن، بەڵام کەنانەکە دروستەکەی پێویستەکە بە هەویری ڕشکە و کونجەکە نەخەیتە سەر گونکەکە و لە فڕنەکەیا گەرم بێ لە تەنورەکەیا گەرم بێ. بەڵکو دەبێت نانەکە پێ بگا اینجا ئەگەر حەز لە ڕشکە و کونجی بوو پێوەی بکەیت و ڕشکە ژێشێک لەوانی کە لە ڕۆژەکە کەوچکێکی چایی لە ڕشکەکە بەسە، ئەگەر بەڕۆنیش خواردن سەرە کەوچکێکی چایت بەسەیان نیو کۆچکە چایی کەمترت بەسە. پێویستە کە ئاگامان لێبێ هەمووی بە یەک ژەم تێکەڵاو نەکەین بەسەریەکە. بۆ نمونە ئەگەر نان و نیسکمان خوارد پێویست ناکە ڕاشەکەش لە هەمان ژەما بخۆین، ئەگەر ڕاشەکەمان خوارد پێویست ناکە گوێ زۆرنوینەکەش لە هەمان ژەما بخۆین. پەنیریش یەکێک لەوانی کە سەرچاوەی چەورێت تێرە باشەکانە، بە تایبەتی ئەگەر لە ژەمی بەیانیانە بخورێ، بەڵام زیادە ڕەوی نەکرێت لە خواردنی پەنیرە و پەنیری سپی بە شێوەیەکی گشتی سەلامەتترە لە پەنیری زرد، لەبەرەوەی کە پەنیری زرد ڕۆنی زیاترتیایە و خۆشتان نەزانن نان و ماست یەکێک لەوانی کە بە سەدان ساڵە خەڵک لەسەر سفرە و خوانەکانی ئێمە ئەیخوا. ئەگەر چی لە بەرنامەکە باسمان کرد شاژنی بەریتانیا بەیانیان سعات 8:30 مڕەبای شیلکی خواردووە، میوانی بەرنامەکە زۆر هاوڕانە بوو لەسەرەوەی کە ئێمە مڕەبای شیلک بخۆین یا هەر مڕەبا بە شێوەیەکی گشتی بخۆین، لەبەرەوەی مڕەبا میوەکە ئەکوڵێنرێ و اینجا دوایەوە سەرچاوی شەکرەکانی بەرزە بێتەوە. بۆ مناڵەکانتان ئەگەر ئەمانیان خوارد باشترە بەبێ نانی بەیانیمان نێرن بۆ مەکتەب بۆی کە مێشکم باشی کار بکە. خۆ ئەگەر حەستان کرد نانی بنێو ئەمانەتان بۆ نەبوو یان مناڵەکانتان نەیانتوانی بخۆنیان حەزیان لەوە بوو کە پێڵن کۆرن فلەکس، ئەگەر چی ئەوانە بکڕن کە شەکریان کەمتیایەوە ڕسمی گەنمەکەی لەسەرەوەتە تەواوی گەنمەکە لە دروستکردنی ئەو پێڵەن برێکفاست سیریالز، ئەو دانێوەڵانی کە بۆ نانی بەیانی ژەمی بەیانی بەکارهێنرێ و تکایە لەگەڵ شەربەتامان نەنێ یان لەگەڵ ئاو یان لەگەڵ شیرە بیان دەنێ. و ئەگەر حەزیشتان کرد هێلکە و ڕۆن بدەن بە مناڵەکانتان با هێلکەکە زۆر سوور نەبێتەوە و لە کاتی ئامادەکردنەکە ڕۆنەکەی تکایە بە نەقرچێ و ئەگەر ویستان ڕۆنی زەیتی زەیتون بەکاربێنن، ئەوەی کە نووسراوە پۆمەس ئۆیل. ئەگەرەوە بەردەست نەبوو ڕۆنی حیوانی بەکاربێنن، ئەوەی کە لە حیوان بەکارێنێت کەرە بێ، ڕۆنی هیز بێ، ڕۆنی زەنکراو بێ. خۆ ئەگەر حەزیشتان نەکە هێلکەکە بە سلوکرایبن بە مناڵەکانتانە بۆ خۆتان بیخۆن، ئەوە هێلکەکە هەتا ئەتوانن مەیکوڵێنن بەڵکو بە دەڵەمە بیخۆن بۆی کە سەرچاوی چاوریە باشەکانی لێوە بگرن، لەبەری خۆتان نەزانن هێلکە سەرچاوی پرۆتین و چاوری شەلامان کاتە و بڕێک لەو چاوریانی کە پێوترێت چاوریە باشەکان لە ڤیتامینەکانی تێدا دەتوێنەوە وەکو ڤیتامین A D K کە ئەمانەش بۆ زیندە چالاکی لەشی مرۆڤ گرنگە و ئەکرێت ئەمانە هەمووی لە ژەمی بەیانیانە بێ و باشتریشە ئەو چای کە ئیخۆیتەوە هەڵی بگریت بۆ نیو سەعات تا سەعاتێک دوای ژەمی بەیانیان. خۆ ئەگەر حەزیشتان لە قاوە خواردنەوە بوو وا باشترە قاوەکە بخەنە دوای سەعاتنەوە، لەبەرەوەی کە قاوەی چێکەلاوانی کە کۆرتیسۆڵ بەرزەکاتەوە و کۆرتیزۆڵیش چێکەلاوانی کە پەشێوی مرۆڤ زیاد دەکات و ترپەکانی دڵی مرۆڤ زیاترەکە.